دیارە ئەو کەمپینەی کە لە شاری کفری ئەنجام درا ماوەی 10 ڕۆژی خایاند و کەمپینەکە چالاکیەکانی زیاتر لە قەزای کفری ئەنجام درەوە لە دەرەوەی کەفریش مرۆڤ دۆستان و غەمخۆرانی گەلەکەمان توانیان کۆمەک و هاوکاریەکان بە کەمپینەکانی ئێمە بگەن. ئێمە لە ماوەی ئەو ماوەیەدا کە کەمپینەکە و باسم کە 10 ڕۆژ بەردەوام بوو توانیمان نزیک 2 دەفتەر و 400 دۆلار بۆ ئاوارەکانی ڕۆژئاوای کوردستان کۆ بکەینەوە. ئێمە بە پێویستمان زانی خۆمان ئەو کۆمەکانە ئەو هاوکاریانە بگەینین بە ڕۆژئاوای کوردستان لە ڕێگەی مانگی سووری کوردیوە و بە گرنگمانیش زانی هاوکارەکانی ئێمە هاوکاری مادی بێ پارە بێ بەوەی هەواڵانی ڕۆژئاوای کوردستانە مانگی سوور خۆیان بتوانن پێداویستیەکانی خۆیان دابیرکەن. جێگەی خۆیەتی ئێمە لێرەوە سوپاسی هەموو ئەو کەسولایەنانە بکەین کە بە شێوەی لە شێوەکان هاوکاریان کردوین.